ئەمڕۆ ئێمە وەک کۆمەڵێک ئافرەتی کوردی موسڵمان کۆبووینەتەوە بڵێین ئێمەش وەکو ئافرەتانی مهاجر و ئەنسار شوێن کەوتووی ئەو زاتە پیرۆزەین ئامادەین و پشتیوانی لە زاتی ڕەسوول الله دەکەین بە دوژمنانی ئیسلام و دوژمنانی ڕەسوول الله بزانن لە هەر گۆشەیەکی ئەم دنیایە کە موسڵمانێک هەیە کە ئافرەتێک هەیە ئیدانەی هەر جۆرە کار و کردەوە و ڕەوشێکی ناتەندروست دەکات کە بەرامبەر بە زاتی ڕەسوول الله بکرێت. ئێمە وەکو لقیسێ هەولێری ڕێخای خوشکانی ئیسلامی کوردستان هەستاین بە سازدانی خوێندگەیەک لە بۆ پشتیوانی لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەرچەندە زۆر زیاتر و ئەوەی فراوانتری قابل و بەڵام ئەمەش لەبەر ئەو پەتای هەستاین هەر بە یعنی ئەوەندە ئەومان ساز کرد ئەوەش بە ئەرکەچی سەرشانی خۆمان دەزانین کە ئەوەندە بێت توانامان دەهابێ ئەوڕۆ ڕای دەگەینین بۆ خوشکانە.